السربي مجاري راب واستن کو چاودریا بازرگانی رولک در کسناوی بازار دا وان داش کاندن آن دگیره جبربی رزدار هوگر علی رو ببره چاودریا بازرگانی هولیری لگلمه کاک هوگر تو بخیراتی سپاس با آمده بونا و دیمنین هولیری افرو دامدیتن که مقبریان ها هنجی هنه فروشیار هبون دکان خوربر داری صدی هشتیجی لسردان اگر ببی بدواده چون کان ایوا و لجنه کان تام به ام صدی هشته بجوره دبین ریتن راستي طبعا سورس فاز لو درفته ولو وقت شي باش جميع داري من تاكد بو بابته بو اولاتيان روم كينو تكلموا رابرد داغلي شي ازغار زول لسرو بابته ولا لان اولاتيان او بيوندي مان بيو دكرا كسرداني شوينك دكين كلا درو بتابلو شي جوره نسيت 19 تا وكو بريز باسي كد بلام لا اصلي واقع دسينا جوري او 19 هانيه بۆی ئێمە لیژنەکان چاوکراوەین لە ناو شاری هەولێر و بە پێی ڕێنمایی ژمارە 6 ساڵی 2021 مادەی چارەم بە نسبەت داشکان خاڵەکانی ڕوون کردەوە کە 6 خۆی لە 6 خاڵ دەبیتن داشکاندن دەبی بکرێتن لە بەرژەوەندی هاوڵاتیان بکرێتن و لە کاتی داشکاندن دەبی 10 ڕۆژ زووتر بەڕێبەرایی چاودێری بازرگانی لێ ئاگادار بکاتەوە و سعری سەرجەم ئەو جلوبەرگە یاخود ئەو خواردمانە بنێریتن برێ بۆ لەو سارەی کە داشکان لۆ دەکەین دەبتا ئەو سارە و دووەم نابێت هەندێک کەلیمەی نەشاز ئەمە لەبەر دەمی دوکانەکاندا دەیبینی یان داخین یان شێتانێ یان بە زەرەر دەیفرۆشین ئەم کەلیمانە و ئەو شانێک کە لەبەر ئەوە هەبی ئێمە وەکو بەڕێبەرایی چاودێری بازرگانی لیژنەکان بچین سزایان دەدەین لۆیە داوا دەکەم لەسەر جەم ئەو دوکاندارانە ئەو جلک فرۆشانە لەو کەلیمانەی کە من تازە باسم کرد خۆیان بە دوور بگرن بۆ ئەوەی نەبتەوە پێچوانەی ڕێنماییەکان وە زایدان زۆر مهمە لەسەر زۆر جار دەبینی لەسەر خواردنیش داشکاندن دەکرێتن ئەوە تاریخی ئینتاج ئێکسپایر لە کنەمە ڕۆڵەتی بەرچاوی هەیە دەبیتن زۆر مەزبوط بی ئەو جە بە داشکان درێت بە پێچوانەی ئەو خاڵانەی کە من باسم کرد سەردانی هەر شوێنێک بکەین کە ئەو داشکانانە لۆ نمونە تو لە دەرێ نووسە 1970 بەڵام لە هەواڵە دەچێت ژۆرێ 16 یان هەر نەبیتن یعنی بابەتە چ کەشەیە زۆر جار ئێمە دەچین زۆر جار لەلایەن ئەو دوکانە جلک فرۆشانە دەڵێن لە کاشێر داشکانتان لۆ دەکەین لە ئەسڵ داشکانەکە نییە دەڵێ ئێمە کاتە کلیک دەکەین بە سیستەم داشکانتان لۆ دەکەین بەڵام زۆر جار پرسیاری من ڕوبەڕوویان دەبتەوە دەڵێم ئایا ئەگەر نەتکرد یعنی لەو فەرەز نەهاتوو نەتکردو بە سعری چ خۆی داتەوە شەخص ئەگەر بێت و وڵاتێکە شکات کە لە لای ئێمە تونترین ئیجرائاتیان زیاتر لە سەروی ڕاب واستن بەس چمە خاڵە یەکەم دووەم تا بەحث کرد کاک هۆگر دەگوت بەری 10 ڕۆژاتی بە هەنگوو بینە ئاگاهدارکردن کە داشکاندن دەکەن باشە ئێستا کە وەرزێکی داشکاندنەکان لە سەرانسەری جیهان دەستی پێ کردووە خۆی بلاک فرایدەی ڕۆژی ڕاش کە بۆ زۆر کەس بەلکی ڕۆژی سپیش بێتن 28 مانگە بەڵام لە دوێنەوە بینیمان لە چەند شوێنێک داشکاندنیان کردووە کەواتە جوڵایەکی زیاتر ڕوو لە داشکاندنی زیاتر هەیە تا چەند ئەمانە باسی هەولێر دەکەین تا چەند ئەمانەی لە هەولێر هاتوون ئێوەیان ئاگادار کردە داشکاندن دەکەین چکە لە بازار زۆری دەبینین کاکاوەرە ئەمە لەما ڕابردووان نووسراوەکی فەرمیم سەر ئاراسی سەرجەم مۆڵەکان کرد و سەرجەم ئەو شوێنانەی کە جلبەرج تێدا دەفرۆشێتن لە کاتی داشکان دەبی بە ڕێبەرایەتی چاودێری بازرگانی بە پێی ڕێنمایی 10 ڕۆژ زووتر ئاگادارکەوە بە خۆشحاڵیەوە ئێمە ئاگادارکراونەوە پێویست ئەوەی کە لە بازار دەبینین زۆر داشکاندن کراون برین 100 دزبەیی 100 نیە 180 ئەو شوێنانەی کە ڕێنمایەکانی ئێمەیان بەدەستگەیشتەوە ئێمەیان لێ ئاگادارکردەوە بە خۆشحاڵیەوە شوێنە گەورەکانەوە بەڵە 180 سەرجەم ئەو شوێنانێک کە جلوبەرگ دەفرۆشن ئێمەیان لێ ئاگادارکردەوە سعرەکانیشیان لۆ ناردینە چکە من ڕقەمەکەم تایبەت کردێ بۆ بابەتە لە بەڕێبەرایی چاودێری بازرگانی من پێویست ناکەوان ئەزیەت دەم و بێنە بەڕێوەبەرایەتی و یان پارێزەری دەتوانین بڵین PDF لۆمان بنێرن ئێمە سەحب دەکەین لە کۆمپیوتەر دەدەینە دەست لیژنەکان فران شوێن و فران شوێن داشکانی کردێبەوە بەو حالەت کەواتە ببوورە قەتع دەکەم کاک هۆگر تەواوکەری قسەکانی بەڕێستانە کەواتە دەتوانین بڵین 180 مادەم ئێوەی ئاگادار کردوتەوە پێشوەختە 180 ئەو داشکاندنانە ڕاستن بەڵێ چۆن ئێوە چون چاودێری دەکەن دواتر ئەوە بوومان پیشاز دەکەن هەر ئەو ڕۆ لیژنان پێکینایە باشار ئەمڕۆ هەر ئەمڕۆ بەڵێ بەیانیەکەی کاژمێردا دابەش بوونە لەسەر سەرجەم ئەو شوێنانی کە داشکانیان کە دێ بە مۆڵەکانەوەش کاکاوەر ئەو 120 ملۆت باز دەکەم حالەتەکەیە کە دەمەوێت لە هاوڵاتیانی ڕۆنکەمەوە زۆر جار ڤیددیۆیەک لۆ بەڕێز شتان دێوەکو کوستان ساریان لۆ ئێمە دێ دەبینین ساری قەدیمی لە بنی مایە سارەچکەی گۆڕیەکە لەزگەکەی هەردەدەیەوە لا بەدای هەمان سعریشە ئەوەش ڕوویدا بزەب ئەم سەردانی مۆڵەکەم کرد بۆ نمونە قەمیسێک نووسراوە 52,000 داشکانی 180 لۆ کردیە دەکا 15,400 دینار
بەڵام پێشتر ئەسلی خۆی بە 15,500 دینار بووە کەواتە فێری لە وڵاتیان کردی ئەو شوێنە دەست بەجێ داخست و پەڕاوی لێکۆڵنەوەش لێ دەکەم داخستنی کاتیە بەڵێ داخستنە بۆ ماوەی 2 ڕۆژ دای دێخەم چکە ئەو شوێنە بەڵێ نامەیدا بوو کە جارێک تشتی وا دووبارە نەکاتەوە چاواشەی هاوڵاتیان نەکا و سەر لێ شێواندن لە هاوڵاتیان ڕوونەدا و پەڕاوی لێکۆڵنەوەی بەیانینەوە دەکەم و ڕوبەڕووی دادگای دەکەمەوە بۆیە داواکارم لەسەر جەم ئەو جلک فرۆشانە کە ئەوانەی لەزگەیان لە بنە بە شێوەی چاواشەکاری لە هاوڵاتیان لەزگەیان لەسەر لەزگەی لێدایتەوە و سعری پێشتریان بەرز کردیتەوە بە داشکان دەگاتەوە سعری ئەسلی خۆیان لێ بەدە هاوڵاتی هەیە لەوەنە پێمان بڵێتن لەزگەی ژێرەوەش هەر بەدەستی خۆیەتی ئەمە لێ دەدەم بە 10,000 ئەمەی دیکە دەنووسم سعرەکی دیکە لێ دەدەم کە بووی بگونجێتن لەزگەی یەکەم و لەزگەی دومیش لەسەر یەک لێ دەدەم هەر لە دەستی خۆی دێتی دەزانی چون ئەمە بزانین هاوڵاتی چون ئەمە بزانین ئەمە فێڵە نەک یانی دەزانی کاکاوەر ئەو سعرانەی کە دیارە سعرە زیادە هەممان دەزانی هیچ قەمیسێک ناگاتە 52,000 لەو شوێنانی کە داشکاندنیان کردیە هەموو سعرەکانی نزبەیە 15,000 20,000 25,000 داشکانی کردێ بینتەوە سعری کەمتر بەڵام ئەتۆ ببینی عیلۆ نبوونا من ئەو ڕشتە چکە وازحتر لۆ بازکەم قاتێک دووسرا $400 باشە خۆم پێم گۆ لەو قاتەم هەیە بە $180 $150 دەکات $200 گوت مێشتا تو 20,000 لە سعری $20 ئەوە زیادی کردووە عینەن ئەو شوێنەشمان داخست وئزراتی توندشی لەگەڵ باش ئەوە خۆت چونکە لەو قاتت هەبوو ئەوە ئاشکرات کرد چڕێگەی دیکەمان هەیە کە لە سەرچاوەوە کە دەهێنن دەکڕی باجە تا داخڵبوونە تا دەگاتە شوێنی فروشتنەکە هەمووی مەسروفاتی خۆی لەوانە لەسەر ئەمانە لە تۆ سەر تو حسابکە یان کرێە بڵێ ئەوەم حساب کردووە بۆ یایگەیاندومەتە 400 تو لە شوێنێکی دیکە کڕی بێتن مەسرفی کەمتر بێتن ناکاکەوە زانی لێ ئەمە خۆ دەزانی ئەمە لە بازارە چحڕ ئیش دەکەین و مەسلەی ئەسعاریش خۆ دەزانی ناو شاری هەولێر شوێن لە شوێنش فەرق دەکاتن ئەوە باسشمان کردی و لەبەردەستی کار و هەندێک شوێن هەیە و گرانی کرێی بەڵام هاوڵاتیانی ما هەموو چاوکراوەنە دەزان ئەگەر شتێک شانی وەی نەبیتن بە 100,000 پێنادە وە کوالێتەکەش دەزانی کووە لۆی لەو حالەتە ئێمە دەبی زۆر خۆمان وشیار بین وەلاوە لە هاوڵاتیانیش دەکەین بە وشیاریەوە مامەڵە لەگەر ئەو بابەتە بکەن چکان دەجار دەبینین زۆر خەڵکال خەڵەتێنرایە لەو بابەتانە یعنی قات هەبووە من وەکو باسم کرد کە گەیانتێ سعری خۆی داشکانشلەوە جلکی جووا بووە وە جانتای ئافرەتان جووا بووە و هەموو ئەو ئەشیانەی کە لە ناو دوکانەکەیدا هەبووە من ئەوڕۆ سەردانی شوێنێکمان کرد بە گەورەی نووسی وی سەتاسی بەڵام کە چوونە ژۆرێ یەک سەتاسی تێدا نەبوو لە جلکەکان یەک جلوبەرجینە و سەتاسی داشکانیش تێدا بوو یاش دوێنێ من عفۆن پێنجشەم دوو شوێنم داخست عینە شوێنی جلک فرۆشتم خۆمان چوون بە لیژنە و برادرانی لیژنە تەلەفۆنیان پێگوتیان خۆت بی باشە ببینی بە واقعی نووسیتی قات 180 داشکان کە دەچمە ژۆرە دوو قاتیە دوو قاتەکە زۆر کۆنە ڕەنگەکانیشی و کەسیش مشتری نێنەی بکڕیتن کە من دەچمە ژوورەوە وەکو مشتریەک دەڵێم دەمەوێت قاتەی کە هەتا تو 180 داشکانە لۆ کردیە دەمەوێت بیکڕم دەڵێت تەنها دوو قاتەم هەیە ئەو یاری کرێت تەنها دوو قات لۆ دوو شوێنەکەم دەست بەجێ داخست لۆ ئێمە لە مەسەڵی داشکاندن ڕۆنتر بێ ببوورە کە هۆگر ئەگەر لەسەر دەرگای دەرەوە نووسی 180 کەواتە دەبێت هەموو بابەتەکان بگرێت بسەڵ یان جوداشی کردەوە لۆ نمونە جودا بوو دوو قاتی جودا کردووە ئەوە نا ئێستا زۆر تەمشک ئێستا لۆ نمونە ئەمە دەچین تەماشای مۆڵک دەکەن نووسرای 80 60 50 بەڵێ دەبێت شوێنەکەی جودا کردبتەوە نەک دوو قات لەناو محەلەکەدا ئەمە 60 بەڵێ بە ئەوەی گەورەش لێ نووسی بە قەتاچی گەورە ئەوانە دەگری یعنی سەر زۆر جار دەبینین جلکەکانی پارە ماونەتەوە وەرزی تەواو دەبیتن دەینتە دەرێت دەیکاتە داشکاندن بیداتە دە ساڵاتیان زۆر جاروەیە ئەو جلکانە سەرجەمی ستۆک بووە کە دەستی لێت دەی دەدەڕێت یعنی هاوڵاتیانش دەمەوێت لە ڕێی ئێوە وشیاری ئەو بابەتانەش بن کە نەفرەکوێوە دەتوانە هاوکاریتان بن چۆن چوونی بزای لێرەوەدا لە هاوڵاتیان دەکەین سەردانی هەر شوێنە چا کرد کە داشکانی لێدا بوو کە چوونە ژوورەوە لە مۆڵەکە یان لە دوکانەکە داشکانی لێ نەبوو ئێمە لێ ئاگادارکاتەوە ئێمە بۆ ئەوەی ئیجراعاتی توندیان لەگەر بکەین و لیژنەکان بنێرن و شوێنەکان دابێخین ئەگەر بەڵێ نامەیدا وەکو ئەو دوکانەی ئەوڕۆ من پەڕاوی لێکۆڵنەوە لێ دەکەمەوە ڕوبەڕووی دادگای دەکەم چکەمە لە ماوەی سەردانی ڕابردووە بەس ئەو ساڵ ئەگەر ئامارەکەت دەمێ بەس لە ئەو شوێنانەی کە داشکانیان کرد لەو ئەمە 110 شوێنمان سەردان کردێ 27 شوێنمان سزادایە 7 شوێنمان داخستێ 13,150,000 دینار سزای داراییمان لێ وەرگرتەوە هەر شوێنیش بەڵێ نامەم پێدایە کە جارێکی تر دووبارە نەکاتەوە بەبێ من داشکاندن نەکات لۆی ئێمە ئیجراتەکانمان تونتر کردیە بۆ ئەوی هاوڵاتیانی خۆمان خۆش بێت ئەمە ئەماری ساڵ بوو
ئەگەر بە بیرتان بێ بەراوردێکی بکەین بە تەخمینیش بێ لەگەل پار بەڵێ ئاستی پابندبوون فروشیارەکان تا چەند گۆڕانکاری بەسەر داهاتوە ئاستی ئەوەی هاوڵاتیان هوشیارتر بن و هاوکاری خۆیان و خۆتان من لیژنەکان بن زانی کاکاوەری ینی ئاماری ئەو ساڵ و پار لە نزبەی داخستن و غەڕامە زۆر کەمتری کردیان لۆ لەبەرەوە زیاترە بەڵێ پابندبوون زیاتر یەک دوو هۆشیاری هاوڵاتیان زیاتر بە سوپاسی ئێوە دەکەم کە بەردەوام لەگەڵ ئێمەە لەسەر خەت بۆ هۆشارکردنەوەی هاوڵاتیان لە هەموو بابەتەکان ئەوە جێگەی شانازیە لۆ من لە کوردستان 24 کە دەگاتە زۆرترین هاوڵاتیان قسەکانی ئێمە کە بڵاوی دەکەین ئەوە زۆر میمەوە زۆر پەیوەندیشمان پێوە دەکەن ئەمە وەی کرد دیوەکەی دیش بەڕاستی ئیزراتەکانمان توڵ کردی وە ڕحم بە کەسیش ناکەین وە کەسیش تەکلیف نەکاتن زۆر جامە ڕوبەڕووبنەوەی تەکلیف دەکەن لێرە ڕای دەگەێنم باوەڕ دەکەی غەرامەم لەو شەخص نووسیا 1,500,000 بەڵێ تەکلیف لێکرا کردمە 3 میلیۆن دینا یان لێرە ڕای 3 میلیۆن بەڵێ پێشم گوتە سەلامی لێ بکە و لەبەر خاتری کردمە 3 میلیۆن ئەگەر حەق خۆی 1,500,000 بسزای تۆ بدەم لۆیە داوا لە هاوڵاتیان دەکەن خۆیان بە دوور بگرن داوا لە دوکاندارەکان دەکەن ئەو شوێنەی کە هەموو ئایتمەکان دەفرۆش بە خۆراکەوەش خۆیان بە دوور بگرن لە خۆراکی خراپ لە جلوبەرجی خراپ چکە ئێمە بیگرین تونترین ئیزراتیان لەگەڵ سپاس دەستان خۆش بێ و ماندوو نەبن کاک کۆگەڵی ڕێبەری چاودێری یا بازرگانی هەولێرە